من وەکو کەسێکی نەتەوەیی تەبعەن هەموو کەسێک کەلتوری خۆی پێخۆشە، هەموو کەسێ زمانی خۆی پێخۆشە. ئێمەی کوردیش هەموو کات هەوڵمان داوە زیاتر یعنی ژیانی کوردایەتیەکانی خۆمان بسەلمێنین، کوردایەتی خۆمان بسەلمێنین. ئێمە کوردین، زمانمان کوردیە، ئەتەکێتمان کوردیە، جلمان کوردیە. ئێمە ناکرێ ئێمە هەر شتێک بە تەقلید بێتە وڵاتەکەمانەوە ئەسڵ تەقلیدی بکەینەوە، چونکە ئێمە هەر بە دابوو نەرێتەکەی خۆمان توانی. من ئەوەشی کە زیاتر وەکو لە ڕووی جل و بەرگۆشتانەوە زیاتر کوردیەکەیە. باشە لە نێو جلە کوردەکان چ ڕەنگێکی زۆر حەز لێیە؟ وەڵی من هەموو ڕەنگەکانم حەز لێیە. چ ڕەنگێک لا تایبەتە؟ وەڵی من ڕەنگی زەیتونیم زۆر لا تایبەتە. بەڵێ، چاو ماچە.